ئایزان و خۆشەویستانم ڕۆتان شاد و ئەم کاتتان باش خۆشحاڵین خۆم و هاوڕێ ڕەحمە حسێنزادە جاریشتی لەگەڵ ئێوەی عەزیزدان بۆ پێشکەشکردنی بەرنامەیشتی لە بەرنامەکانی دیالۆگ لەسەر پرسە گەرمەکان. ئەم بەرنامەیە کەمێک تایبەتە وەختی مۆڵەتەکانی هاوینە، من لە شوێنی ستۆدیەکەی خۆم نیم و هەروەها بەناچارم بەرنامەیە تۆمار کراوە لە بری ئەوەی کە ڕاستە و خۆ بێ یاخود زیندوو بێ، بەڵام هەر وەک جاران سعات حوتی ئێوارە بە کاتی ئەوروپا ڕۆژی ئەمڕۆ ڕۆژی پێنجشەممە کە ئەم بەرنامە سەرلەباری تۆمارەکرێ، ئەمڕۆ ڕۆژی پێنجشەممە 24 حوت پێشکەش بە ئێوەی ئازیزەکرێت. ئەم کاتە باش ڕەحمان مێدەوارم باش بیت، تەندروست بیت. زۆر سپاس. ئەم کاتەی تۆ شات و هیوادارم لە ڕێگای دووری بەرنامەت باش بڕواتە پێشێ. سڵاوم هەیە بۆ بینەران و بێسەرانی بەرنامەکەمان. بەڵێ وەک گوتم بەم بەرنامەیە تۆمار کراوە، هاوڕێیان و ئازیزانێک ئەگەر سەرنجێکی دیاریکەیان لەسەرم بەرنامەی هێتوان بە کۆمنت بۆمان بنووسن لە بەرنامەکانی داهاتووە ئەچینە سەریان و قسەی لەسەرەکەین تا جێگای بۆتانەکرێ هاوڕێیان و ئازیزان کۆمەک بکەن لە بڵاوبوونەوەی ئەم بەرنامانە و بە تایبەتی لینکەکەی لە ڕێگای یوتیوبەوە بنێرن، چونکەوە گەزانن هەموو لایفەکانی سەر فەیسبوک و ئەوانە پاش ماوەی 30 ڕۆژ لا ئەبرێ کۆمەکمان بکەن کە ئەم بەرنامانە بینەری زۆرتری هەبێ و بەشداری زۆرتر لەلایەن ئێوەی ئازیزەوە پێی بکرێت. ئەگەر نەشتان کردووە تا ئێستا کەناڵی هیوا لەسەر یوتیوب سەبسکرایب بکەن و بەدەست و ئاشنایی خۆتانی بناسێنن. بەرنامەیان ڕۆمان بەرنامەیەکە سەبارەت بە یەک بابەت، ئەویش بابەتی دۆخی سووریایە و ڕووداوەکانی سووریا باسەکەین و بەگشتی خۆرهەڵاتی ناوەڕاست بەرەوچووە چێ پرسیاری تەوەرەیی ئەم بەرنامانەمانەکە بە مێلی بتوانین ڕۆشناییەکی بخەینە سەر یاخود لە ڕوانگەی خۆمانەوە تا جێگای پێمانەکرێ وەڵامی پێ بدەینەوە. بەڵام دیاران بابەتە بابەتێکە بۆ گفتوگۆ و لێدوان و ئەکرێ لە داهاتووشە بەرنامەی چڕوپڕتر و هەمەلایەنەتر و یاخود تەفسیلیتری لەسەر بکەین. ڕووداوەکانی سووریا ئەم ڕۆژانەی ڕابردووە یاخود لە هەفتەی ڕابردووە بەوە دەستی پێکرد کە لە شاری سوێدای سووریا کە ئەکەوێتە باشووری ئەو وڵاتەوە و نزیکە لە سنووری باکووری ئیسرائیلەوە لە جۆلانەوە لەو شوێنەوە کە سووریا لە ساڵی 1967 بە پەلامارێکی سەربازی داگیری کرد و ڕایگەیان کە بەشێکە لە ئیسرائیل و پاشانیش لەلایەن دەوڵەتی ترامپەوە لە دەورەی پێشووترا ڕاگەیەنرا کە جۆلان بەشێکە لە ئیسرائیل. ئەم ناوچەیە ئیمتیدادی بە جۆرێک وەک پێڵێن ئیتنیکی ناوچەی جۆلانە. ناوچەی جۆلان دروزەکانی تیا ئەژین، دروزەکان لە ئیسرائیلە بەشێکن لەو بڵێن ئیتنیکە یاخود ئەو گروپەی کە پیانەوترێ دروز و باوەڕێکی تایبەتیان لە چوارچێوەی بڵێن دیانەتەکانی ئەم ناوچەیە هەیە. ئەم بەشە لە سوێدایە جێگیرن، لەم ناوچەیە جێگیرن و لە ماوەکانی ڕابردووە تقریبەنەوەی کە هەواڵەکان باسییان کردووە یاخود من لە هەندێک سەرچاوە بیستومە لە مانگی 12 ساڵی 2024ەوە پەلامارەکان بۆ سەر کاروانی ئەم خەڵکانەی دروست کە چن بۆ دیمەشق و دێنەوە بۆ بازرگانی بۆ هێنانی شتومە کۆوانە لە ڕێگا لەلایەن ئەو کەسانەوە کە گوایە بە بەدەویەکان ناوەبرێن یاخود بە عەشیرەتەکان ناوەبرێن پەلامار ئەدرێن، دزیان لێکرێەوە ڕاوڕوتیان لە بەرامبەر ئەنجام بدرێ. سەرنجام لە چواردەی مانگە یاخود ڕۆژەکانی پێش ئەوە چواردەی تەمموز کاروانێک لەلایەن ئەم خەڵکانەوە کە بەناوی بەدەویەوە ناسراون پەلامارە درێ کەسەکەی ینی بڵێن شتێکی بڵێن کە جێگەی پێکەنین و گریانیشە لە هەمان کاتە ئەوەیە کە ئەم بارەباری سەوزە بوو، یعنی چینە خەیار و تەماتۆ ئەوانە بوو بێت ئەمەیان بردووە دەستیان بەسەراگرتووە 7 ملیۆنێک لیرەی سووریەک پێی بووە کاتە چەند هەزار دۆلارێک ئەوانەوەشیان لێسەرەوە بردویانەوە. پاش ئەوە
سیارەکەشیان دەوت کردووە کەسەکان بەرەڵا کردو دوای لێدانێکی زۆرەوانە لەسەر جادە. ئەمە دیارە بە کۆمەکی سەیتەرەکان یاخود بڵێن باسگەکانی دەوڵەتی شەرع ئەنجام دەکرێت لەلایەن ئەمنی عامەوە دانراوە کە ئەو ماشێنانە کە دێن لە دیمەشقەوە بۆ نمونە بۆ سوێدا تاخیریان بکەن هەتاکو جەردەکانەگەن ڕێگەوەوانە پاژۆی جەردەکانەگەن نزیک بوونەتەوە ئازادیانەکرد بۆی بە هەر حاڵ ئەم ڕووداوە تقریبا لە مانگی 12 ساڵی 2024ەوە تاکو ئەم مانگە نزیکەی 70 جار دووبارە بۆتەوە بە پێی ڕاپۆرتی یەکێک لە ڕۆژنامەوانەکان و هەمیشە و دایم خەڵکی سوێدا لە بەرامبەر ئەمەیە ئینزاری حکوومەتی دیمەشقیان کردووە، داوایان کردووە بڵین هانایان بۆ بردون کە بە فریامان کەون ئێمە بە جۆرێک لە جۆرەکان ئەمە کاتەوەی کە ئێمە گەمارۆ درراوین محاسەرە کراوین کە ناتوانین بە ئازادی هاتوو چۆ بکەینەوە و هەمیشە و دایم لەژێر هەڕەشەی. بەرحاڵ ئەم جاریان خەڵکی سوێدا گوایە پەلاماری ئەو عەشیرەتانیان داوە و بۆی کەواشتەکانیان وەربگرنەوە یاخود تۆڵەی ئەو کەسەیان بکەنەوە کە بۆ مەجموعەی خەڵکیان اختیتاف کردووە یاخود فڕاندووە. ئەوانیش دووبارە هاتوونەتەوە پەلاماری خەڵکی سوێدایان داوە و خەڵکی دروزی ناو سوێدایان داوە و مەجموعەی خەڵکیان فڕاندووە. باسەکەش ئەوەیە کە لە ناو شاری سوێدایە گەڕەکێک هەیە گەڕەکی بەدەویەکان ناسراوە یاخود عەشیرەتە نیشتەجیەکان ناسراوە لە ناو شاری سوێدایە. ئەم ناوچەیە پەلامار دراوە بە جۆرێکم کێشەیە پێک هاتووە و ئەمە ئەو بڵین ڕەوتی ڕووداوانەیە سعات بە سعات بەڵام ئەوەی لە پشتی ئەمەوە وەستاوە چییە؟ هەمان ڕۆژ لە باکۆ وەفدێکی ئیسرائیلی و وەفدێکی سووری دانیشتون و لەو دانیشتنەیە لەو لێک تێگەیشتنەیە لەسەر ئەوە ڕێکەوتون کە سووریا جێشی سووریا ئەتوانێت بچێتەوە جنوبی سووریا و ئەتوانێت بچێتە ناوچەی سوێدا. دیارە ئەمە بە پێچەوانەی ئەو بڕیارەوە بووە کە نەتانیاهۆ لە 23 شوباتی ئەم ساڵە ڕایگەیان کە ئێمە ڕێگە بە جێشی سووریا نادەین کە بێتە جنوبی سووریا ببێ بە دراوسی ئیسرائیلەوەمان. ئەمانە گروپێکن لە گروپە تیرۆریستە ئیسلامەکان و ڕێگەیان نییە کە بێنە سنووری ئێمە. بەرحاڵ لەم دانیشتنیا ئەو بڕیارە دراوە کە ئەتوانێت جێشی سووریا بگەڕێتەوە ئەم ناوچەیە و ئەمە بە جۆرێک لە جۆرەکانی ئێستاوا لێگەدرێتەوە کە تەڵەیەک بووە لە ڕاستیە شەرع و جەماعەتی شەرعەکەمەیان زانیوە بەجێشی خوانەوە ڕۆیشتون کە گوایە بڕۆنەوە ناوچانە بگرن و شتێکم ڕووداوە ڕووداوە بکەن بە بیانوێک. یارم ڕووداوە هەمیشە و دایم بووە لەم ناوچانە ئەم بابەتە پێکدادانانە بووە بەڵام هیچ کاتێک وەکو ئەم جارە لەلایەن دەوڵەتی سووریا استقلال نەکراوە بۆی کەوا بڕۆن دەسەڵاتی تیاوەرگرنەوە لە سووریا. نەتیجە ئێمە چی بوو؟ نەتیجە ئەو بووە کە خەڵکی سوێدا و چەکدارەکانی سوێدا ئامادە بوون و لە دەسەڵاتی دەوڵەتیانداوە ئەمنی عامیان تێکشکاندەوەی کە پێوتری ئەمنی عام و جێشی سووریا ناچار بوو پاشەکشە بکە و پاژەوەی کە گروپە تیرۆریستەکان چوونەتە ناو شاری سوێداوە هەنێک کار و کردەوەی زۆر دڕندانە و نائینسانیان لە بەرامبەر خەڵکەکەیان کردەوە بۆ ئیسرائیل پەلاماری دیمەشقیدا و وتی ئێمە پارێزگاری لە دروزەکانەکەین و خۆی وەکو هێزێکی ڕزگارکەر و ئازادکەر و پارێزەری بافەکانی مرۆڤ گوایە وەکەوەی کە کەس نەزانێت لە غەزەیە چی ڕوو ئەداوە لە بەرامبەر خەڵکی غەزەیە چ تاوانکاریەک بەڕێئەکرێ. ئەمەی کرد بە بیانەوەی کەوا خۆی ئاوانی شامداوە سەرنجامی ئەمە بە جۆرێک ئێستا دۆخەکە ئاوا گیرساوەتەوە کە ناوچەی سوێدا ناو شاری سوێدا بەدەست عەساباتەکانی یاخود بەدەست چەکدارێ ئەو چەکدارانەی دروزەوەیە کە لەلایەن شێخێک بە ناوی شێخ الهەجەری کە یەکێکە لە شێخەکانی عەقڵ پێڵە شێخەکانی عەقڵ یا شێخەکانی ڕابەرەی ئەم گروپە دینیە لەلایەن ئەوەوە ڕابەری ئەکرێ. ئەمە ناوچەی ناو شاری سوێدان بەدەستەوە گرتووە و ڕێگە نییە بۆ هیچ هێزێکی ترکە بچێتە ناوەوە و لایەکی ترەوە چواردەوری شاری سوێدا گیراوە ڕێگات لە هەموو جۆرە خواردەمەنیەک و دەرمانێک و هەموو شێوازێک لە کۆمەکردن و ئەوانە بەم شارە گیراوە بە جۆرە لە جۆرەکان ئەوەی کە لە غەزە لەلایەن ئیسرائیلەوە ممارەساکرێ بە جۆرێک لەلایەن ئیسلامیەکانی سووریاوە دڕندانتر ممارەساکرێ بەم جۆرە. یعنی ئەم حەقیقەتە بزانین. تەنها دوێنێ کاروانێکی
هیلال ئەحمەد چۆتە ناوە خواردەمەنی و دەرمان و ئەوانەی بۆ خەڵک کردووە ئەمە دۆخەکەیە بەڵام ئەو شتێک کە پێیە وترا تێکەڵبوون لە ناو سووریایەوە دروستکردنی دەوڵەت و پرۆسی دروستکردنی دەوڵەت بەم ڕووداوە زیانێکی زۆر گەورەی بەرکەوتووە گورزێکی زۆر توندی خواردووە و دۆخەکە لەوە ناچێت بە نزیکانە لە سووریا بمەیە ئەساسەن بمەیە چاودێرەکان هەموو لەسەرەوە بەشی زۆری چاودێرەکان لەسەرەوە هاوڕان کە سووریا لە ڕاستیە دابەش بوو لە ڕاستیە ئەو شێوازە لە دەوڵەتی کە لە ڕابردووە بۆ دەوڵەتی مەرکەزی ممکن نییە و مەحاڵە جاریشتر لە سووریای بێتەکایەوە وەلامان کاتەوە هێزانێت تریشینە من ئەم پێشەکیان تۆزێک دوور و درێژ بوو بەڵام پێم خۆش بوو کە بینەرانمان لە بابەتی ڕووداوەکانی شەوەندێک بزانن چونکە تەواوی ئەم تەفاسیلانە لە هەموو جێگایەکە وەک ئەوەی کە پێویستە بڵاو نابێتەوە هاوڕێ ڕەحمان بۆیە ئەمەم کرد من ئێستا فرسەت بە تۆ دەم کە سەبارەت بەم دۆخی کە لە سووریایە قسە و باس بینەمە چیمان پێڵێ ئایا لە ڕاستیە ئەو هەڵسەنگاندنەی کە ئەکرێت کە سووریا جاریشتر نابێتەوە بە سووریا وەک ئەڵێن وەمانە ڕاستە و ئەگەر ڕاستە ئەمە هۆکارەکانی چینە و فاکتەرانی پشتی ئەمە چین و بۆ ئێمە مانان کە بۆ ئازادی و یەکسانی و بۆ بەختەوەری و خۆشگوزەرانی خەڵکی ناوچەکە لە خەباتای وەمانەمان چیەکەین دەست خۆش بێ من ناگەرەمەوە سەر کولی ئەو تەسویرەی کە تۆ داد لە مەوردی وەزیەتەکە کە دروستن و باشتریش تاقیبەت کردووە فاکتەکان بەڵام ئەوەی ئەڵێ چی ئەگەێنێ ئەم وەزیەتە با ئێمە ئاوا تەماشا بکەین لە دەسامبر یا لە 8 دەسامبری 2024 ئەوە بوو عەقبەت بەشار ئەسەد ڕووخاو هەڵات و هەرم جەولانی ئەحمەد شار و دارودەستەکەی ئەو دمشقیان گرت و دامەزرا یعنی لایەکەوە ظاهرەن ئەم بوو بە هێزی سەرەکیەک کە شکڵ بداتەوە بە دەوڵەتی مەرکەزی لە سووریا هەرچەند ڕنگ و ڕواڵەتێکیشی لە خۆی نیشاندا گۆڕێویەتی بەڵام ئەمڕۆ لەم کردەوانەی کە هەم لە سوێیدا و لە بەرابەر بە دروزیەکان نیشاندرا و قەتڵ و ئامە هەم پێشتر لەگەڵ ئەلەویەکان نیشاندرا و هەم لە هەڵسو کەوتێکا کە ناسازگاریەکە کە مەسەلەن لەگەڵ کوردستانی سووریا و ڕۆژاوا هەیەتی نیشانێدا ئەم جەریانەی بەڕەهبەری ئەحمەد شار هات هەمان جەریانی ئیسلامی توندڕەوی واقعان ئەگەر لازم بێ ترۆریستە لەسەر ئەو ئەساسە ئەیانەوێت دەوڵەتێکی مستەبدی مەرکەزی لەسەر ئەساسی تێگەیشتن و سیاسەتی کۆنە پەرستانە و ئێرتجاعی خۆیان دابمەزرێنەوە کە ئەمە بۆ خۆی جێگای کێشەیەکە لەگەڵ ئەو بەشانی دیکەی کۆمەلگا کە بە ئیتنیکی جۆراوجۆر یا بە مەسەبی جۆراوجۆر تەقسیم کراون بەداخەوە ئەوە بۆ خۆی بۆتە جزوێک لە کێشەکە لایەکی دیکەوە خوب هەرەوا بینیەوە دروزیەکانەوە ئەلەویەکانە و کوردستانی سووریە و بە تەجروبەیە کە لە 12 ساڵی ڕابردوودا هەیەی لەخۆ بەڕێوە بدن معلومە بە ئاسادنی ناچنە ژێر سەیتەرەی ئەو دەوڵەتی جەولانی ئەو کەوێ دەوڵەتێکی مرکزی مستەبد وەکو پێش و دامەزرێنێتەوە ئەوەڵین فاکتۆر ئەوەیە ڕووداوەکان وە هاتۆتە پێشە تازە بوژاندنەوەی ئەو دەوڵەتە ئێستبدادیە مرکزی پێشووتر بەو ئاسانیە ناکرێت و هەموو ئەزانین هاتنە سەرکاری جۆلانی بە حمایەتی یا پشتیوانی ڕاستە و خۆی تورکیە بوو و دیار بوو بە نەزەرم لە پێشتا لەگەڵ خودی ئەمریکا و زلهێزەکان حتا رووسیەیەک کە لەوێ نەبوو قسە کرابوو رووسیا زۆر ناڕزایەتێکی عەجیبی دەرنەبڕی لەوەی بەشار ئەسەد ڕۆیشت و جوولانی جێنشینی بوو بەعزە مەناتق کە بە دەستی رووسیا و وەبزانمە و لازقیەوەشتا هەرماونەتەوە هێشتا کوێنێ ئەو شوێنانەی کە پایگای رووسیا بوو یعنی منزورمەیە بڵێم فاکتۆرە قودرەتەکانی جیهانی قودرەتەکانی منتەقەی لەم کێشانەدا دەخاڵەتیان ئەمە بەشێکە تاوجێ بەنێو خۆگەڕێتەوە منەڵێم ئەم ئەوزاعە هەر ئەم ئەلعان ئەوزاعێکی بێسوباتە ئەوزاعێکی نائەمنە مەترسی گەورەتریش لە پێشە ئەمە بەشێکی حاصڵی کارکردی خودی هێزی تەرۆریستی جەولانی و ئەوان بەشێک حاصلی ئەم کشمەکشی ئتنیکی و مەسەبیە کە بەداخەوە بەسەر کۆمەڵگایاندا سپاندووە فاکتۆرێکی ئەسڵیتر دەخاڵەتی هێزە دەوڵەتە منتەقەیەکان
و هێز جیهانیەکانیشەوە لە ڕاستیا بە نەزەرم ئامریکا ئیسرائیلە ئێمە ئەم ڕووداوانەی سووریەش ئەبێ بەرینەوە چوارچەوەی ئەو ڕووداوانەی لە کولی هەرە و جۆرەی لە تیترەکەی باس کردووە کولی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەکە ڕۆژهەڵاتی ڕاوەناست کولەن ئاڵوگۆڕەکانی ئەم سەردەمەی جیهان لەم چوارچەوەیە ئەگە تەماشا بکەی ئەلئان لە دوای 7 ئۆکتۆبری 2023 بە زۆری ئەوەی قەرارە بڕواتە پێشەوە نەخشەی خاوەرمیانە تازەکەیە کە لە ڕاستیا ئەمریکا و ئیسرائیلن و ئیسرائیل لە ماوەی ئەم 22 مانگەی ئەم تێرۆریزم و شەڕ و پاکتاوکردنی ئینسانیەی کە لە غەزە ئەوە بردوێتە پێشەوە خۆی کردووە بە هێزێکی قودرەتمەندی منتەقەی پێی خۆش بێ دەمەشق بۆمبارانەکە پێی خۆش بێ تاران بۆمبارانەکە پێی خۆش بێ لازم بێ سبێنێ ئەنکاراش بۆمبارانەکە یعنی هیچ بەعاڵ لە پێناو لوبنان بەوچێ لەنەچە ئەم کێشات چێتەوە نێو ئەم کێشە منتەقەی جیهانی کولەن مەسەلەوەیە ئێمە لە دنیایکی بێرەنگەرین لە دنیایەکان کە نەزمی پێش و زاهیرەن تێکچوو بەرەو داسەپانی نەزمی جیهانیچین ئەلان ڕەنگە لازم نەکە زۆر وەختی ئەمڕۆ لەسەر ئەم تیکەیە لە بەحسپیان بێ زووتر قسەمان کردو پێویست بێ لە ئایندەشدا قساکەین بەڵام ئەوەی بە کۆنکرێتی دێتەوە سەر خۆرهەڵاتی ناوەڕاست ئەوەیە ئەمەش بۆ خۆی جزوێکە یعنی مەسەلەن ئیسرائیل بە چاق ئاوا دەخاڵەت دەکا بۆ ئاوا دەخاڵەت دەکا خب معلومە وش پیلانی خۆی دروست کردووە خب معلومە مەسەلەی دروستیەکانی بەرجەسە کردوێتەوە عاقبەت بەشێ لە دروستیەکانیش داوای پشتیوانیان لەو کردووە خۆ معلومە لە چوارچەوەی مەبەستە کۆنە پەرستانەکانی خۆیە تاوێ نەتاوێ باسی کوردەکان و ڕۆژاوای کوردستانیکە بۆ ئەوەی عاقبەت نەقشەی خۆی لە نەکرد لە سووریا لە کولی خۆرهەڵاتی ناوەڕاست بەڵێتە پێشە کولی نەخشێک ئەمریکا ئیسرائیل تاقیبیەکەن چییە ئەوان خۆرهەڵاتی ناوەڕاستێکیانەوێ کە لەوێدا هێژمۆنی بە یەکجاری ئەمریکا بۆ اقتصاد بۆ سیاست بۆ دیپلۆماسی بۆ پەیوەند لەگەڵ دەوڵەتەکانی دواتر کە بە وجود دێن تەمین بوو بێ لە بەرابەر ڕەقیبە جەهانیەکانیە قەید ناکات چینیش لە گۆشەیەکە سەرمایە گوزاریشەکە با بیکە ڕوسیە عاقبەت دەورانی مەسەلەن من بیرم دێتەوە پێش شۆڕشی 79 ساڵی ئێران دەوڵەتی شای ئێران دەوڵەتێکی زلهێزی منتەقە بوو هاوپەیمانی ئەسلی ئەمریکا بوو پیانەوە ژاندارمی منتەقەکە ئێران شوێنی سەرمایە گوزاری ئەساسەن ئەمریکا بەلحاظی اقتصادی و دیارە نفوزی سیاسیش ئەمریکا و دەوڵەتانی غەربی بوو بەڵام لە عینە حاڵا اتحادی شوڕەوی ئەو وەختە جوجودی بوو ئاهات ئەویش لە گۆشەیەکە سەرمایە گوزاریەکە کارخانەی زەوبیاهانی لە ئیسفەهان دروستە کرد منزورمەوە نییە گویا ئیتر خۆرهەڵاتی ناوەڕاست زوای لێدێ ئیتر سەرمایی سربەچین هات شوێتیان ناکە یا نفوزی ئەوانی تیانابێ یا ڕوسیە لە گۆشەیەەکە یا ئەسان پەیوەندیان لەگەڵ حتا دەوڵەتانی سەر بە غەرب نابێ نا ئەوە نییە مەسەلەوەی هێژمون بچەیە مەسەلەوەیە چی قسەی ئەوڵەکە مەسەلەوەی بەلحازی اقتصادی بەلحازی اجتماعی بەلحازی رابطە لەگەڵ دەوڵەتەکان ئەم تەرحەیە ئەم تەرحەی ئەوان ئەیانەوێ لەم نەپرسی بە پێش هینەکانیش پێش دەستکردنی بەرنامەکرد بێک و قسمان کرد من چەند ڕۆژ لەوە پێش قسەیەکی زۆر حسابیم بەڕاستی لە تەحلیلگەرێکی سیاسی حتا ناسیۆنالیستی کورد بیستی بابە عاقبەت ئەم خۆرهەڵاتی ناوەڕاستە بەرەساسی سایکس پیکۆ دروست کرابوو هاتن دەوڵەتی لوبنانیان لە حولی لوبنانی بوون دەوڵەت ملەتی لوبنان دەوڵەت ملەتی سووریە دەوڵەت ملەتی تورکیە دەوڵەت ملەتی نازانم لە حولی عێراق ئتنیکی جۆراوجۆر مەسەبی جۆراوجۆر هەمووشی لەسەر ئەم دیزاینکردنە ئەم ئارایشدانە هەمووی بەبێ ئیرادەی خەڵک بە زەوتکردنی ئیرادەی جەماوە لە خوارەوە دروستیان کرد و ماوەی 60 ساڵ دەوامی هێنا و دوو بلۆک بەوجود هاتوو هەمووانە ئەوانە هەمووان تێک چووە نەقشەکە ئەوەیە خۆرهەڵاتی ناوەڕاست هێژمۆنی ئەمریکا و هەمەکارەبوونی ئیسرائیلی تا تەسبیت بێ بۆ ئەوە احتیاجیان بۆ هەیە اتفاقاً من مرکزەکان لاواز بن دەوڵەتە مرکزەکان جا هەرکە کۆنە پەرستە یا کۆنە پەرستنیە با ئەڵێگەڕێت دەوڵەتە مرکزەکان لاواز بن کێشەی ئتنیکی و مەسەبی پەرە پێدەن بەرحاڵ عاقبەت لەم بینەدا ئەوەی زەوت دەکرێت
ئیرادەی جەماوەرە کە دواتر ئەتوانین بچینە سەر دەنەسە من پێم وابێ ڕووداوەکانی سووریە گۆشەیەکە لە ڕەوتی ڕووداوەکان لە خۆرەڵاتی ناوەڕاست کە بەرەو نائەمنی زیاتر بەرەو بێسوباتی زیاتر بەرەو ئەم کێشە قەومیانی مەسەبی زیاتری بن و ئەویان ئەوێ تۆڵان نزیک لە 2023 تا 22 ساڵە ظاهرەن ئەمریکا و بریتانیا هاتن لە عێراق دەخاڵەتیان کرد دەوڵەتی مرکزیشیان سازماندا دەوڵەتێکی مرکزی لەسەر ئەساسی ئێتنیک و مەسەب ئەوە عاقبەتێکی هەر هەرجومەرجە هەر بێسوباتە هەر لاوازە و ئەو دەوڵەتی مرکزی عێراق هەمیشە و دایم چاو لە دەستی ئەمریکایە لەمە بەولاوە ئیسرائیلیشی پێ زیاد دەبێت دەنەچە من ئەیانەوێت لە بەرابەر و سایکس پیکۆیا بە قەولی ئەو برادەری کە ئیشارەم پێکرد تەرحی ئیبراهیمەکان دامەزرێنن لەوێدا ئەمریکا و ئیسرائیلێکی هەمەکارە دەوڵەتانێکی زەعیف بە کێشەی هەمیشە و دایم گیرۆدەی کێشەی ناوخۆی زەوتکراوی ئیرادەی جەماوەت خۆراڵاتێکی ناڕاستی نقمبوو لە تەرۆریزم و شەڕ و نائەمنی بەنظرم ئەمە عاقبەتێکە و ئەم ڕووداوانەی سووریەش بۆشەیەکە لەوە ئەزای چۆن هاوڕێحما من ئەو لێکدانەوانە لەسەر ساکس بیکۆ ئەوەی کە دەوڵەتەکانیم ناوچێ نەتیجەی ساکس بیکۆن و ئەوانە بە جۆرێک قبوڵەکە کە دیارە لە ڕووی مێژوویە وایە بەڵام باسی ساکس بیکۆ لە دابشکردنی دەوڵەتەکانە لە جێگایەکە ئیتر ئەوەستێ قسە لەسەرەوەی پرۆژەی دەوڵەت نەتەوە لەم جێگایانە بە سەرنجام نەگەیشتووە و نەیتوانێونەتەوەکان دروست بێ شتێک نییە بە ناوی دەوڵەتی سووریا شتێک نیە بە ناوی دەوڵەتی عێراق شتێک نیە بە ناوی دەوڵەتی ئوردونەمانە هەمووی دەستکردی سەرمایه‌داری ئیمپریالیزمی جیهانین چەندێک ڕاستی تایە بەڵام هەندێک ڕاستی نەوتراوی تایە کە ئەو ڕاستی نەوتراوانەش کاریگەری خۆیان هەیە ئەم دەوڵەتانە سەرنجام دەوڵەتیان تیا بووە و دابەزراوەی حکومی دیاریکراویان هەبووە ئەم داوەزراوە حکومی دیاریکراوانە خزمەت گوزاریەکیان پێشکەش کردووە دەوڵەت پەیوەندیشی لەگەڵ کۆمەلگایە هەبووە دەوڵەتی چینێکی دیاریکراوی ئەم کۆمەلگایانە بۆ داکۆچی لە بەرژەوەندەکانی ئەم چینە کردووە بە جۆرێک چینێکی سەرمایەداری ناو سووریا ئیتر لە هەر ڕاب و تایەفە و نەتەوە و دینێک بوو بێتوانە بەرژەوەندێکی هاوبەشیان بووە کام دەوڵەتە کەم و زۆر هەوڵی داوە ئەو بەرژەوەندیە هاوبەشانە نوێنەرایەتی کە اقتصادەکەیان بۆ بەڕێوە بەرێ لە بەرامبەر کۆمەلگایە کۆمەڵێک خزمەت گوزاری و بەشێک بڵێنەوەی کە پێی وترێ تۆڕی پارێزگاری بۆ کۆمەلگا دابەشکردنی هەژاری بە شێوەیەکی واکە ڕێخستنی مەسەرەن پرۆسەی هەژاری یاخود ئەمە کە بە جۆرێک کۆمەلگا بتوانێت بە جۆرە بچەرخێ کاری تیا بکرێوەمانە ئەمە هەموو وەزیفەکانی ئەم دەوڵەتانە بوون وانە کە ئێمە ساکسپیکۆمان هەیە دوای ئەوە ئێمە پرۆسەیەوەمانەیە کە ئەمریکا ئەوێت چی لە ناوچەکە بکە یعنی ئەم جۆرەمی تۆدە بەشێک تەواوی ئیرادەی خەڵکی ئەم ناوچێ بە چینی کارگەریەوە بە چینی بۆژوازیەوە بە هەموو کۆمەلگاکانی زەربی سفرەکە کە ئێمە ئیتر مەسەرەن داشی دامەین بە جۆرێک وەکو چۆن یاری لێگۆ و پارچە و پارچەکاریە نێن بەیەکەوەمان و دوایی هەڵێوە شێنەوە پارچە پارچەیەکەن لەسەر ئاساسی بەرژەوەندەکانی خۆیان هێزێکی دەرەکی دێ لەم ناوچەیە ئاواکە بەبێ ئەوەی ئەم کۆمەلگایانە هیچ عاملێتێکیان هەبێ ئەوەی کە بە فارسی پێڵێن عاملێت یاخود ئەژانسی مەسەلەن توانایشان هەبێ بۆ بڕیاردان توانایشان هەبێ بۆ کاریگەریدانان نەچینە بۆ ژوازەکەی نەچینە کارگەرەکەی نە خەڵکەکەی نە جەماوەرەکەی نە چەپەکەی نە ڕاستەکەی هەموو ئەمانە تقریبەن لێگۆن بەدەستینەوە ئەم جۆرە مێتۆدە بە بڕای من ناتوانێت واقعەتی ئەم ناوچەیە بۆ ئێمە دەرخا ئەوەی کە ئێمە ئەیبینین لە قەیرانێکە کە لەم ناوچەیە ئەوەیە ئەم دەوڵەتانە هەرەوە نییە کە لەلایەن ئەمریکاوەوە لەلایەن ئیسرائیلەوە پەلاماریان کرایە سەر و ئەم دەوڵەتانە داگیرکران بەشێکەمە ڕاستە و ئەمە وانە کە ئێمە ئەم بارە قورسە و ئەم تاوانە لەسەر شانی ئەمریکا لابەرین ئەمریکا تاوانێکی گەورەی لە عێراقا بەرپا کرد و بەڕێخست لە ساڵی 91ەوە گەمارویەکی ئابووری لەسەر کۆمەلگایەکدانم کۆمەلگای داڕزان لە ساڵی 2023 بە سەدان هەزار سەربازەوە پەلاماری ئەم دەوڵەتەیدا کۆمەلگاکەی خاپور کرد وەختێک ویستی کە دەسەڵاتی سەدام بڕوخێنێ جێیشێکە سەدان هەزار چەکداری هەبوو بێکاری کرد ئابووری تێکدا هەموو ئەوەی کە پێوترێ سەروەت و سامانی کۆمەلگاوە لەلایەن دەوڵەتەوە دەستی بەسەراگیرا بوو ئەوەی کرد بە مفتە بەسەر دەست و پێوەنەکان و گروپ و دەسە و تاقمەکانی ناو عێراقا دابەشی کردوانە ڕاستە
بەڵام قەزێکە لەسەر ئەوەیە کە ئابوووریە کە لەسەر ئاسی دنیاە هاتۆتە پێشەوە دەوری دەوڵەتی هەتا هێناوە لاواز کردووە دەوری دەوڵەتی لە دام و دەستگایەکەوە بۆ بەڕێوەبردننی ئابووری بۆ بەشداریکردن لە پرۆسی ڕێخستنی ئابووری ئەوانە کردو بە دەوڵەتی حرەسی بەرژەوەندیەکان و قازانجەکان و ئەملاکەکانی چینی باڵادەست و چینی بۆژوازی جا ئەمە لە ناوچەی خۆرهڵاتی ناوەڕاستی شارڕاستە و ئەم دەوڵەتانە ئیتر مەشروعیەتی لە بەرچاوی کۆمەلگای لە دەست هەیە ئەنی تۆ ئێستا واز لەوە بێنە کە بۆ نمونە لە لوبنان و لە سووریایە بۆ نمونە دەوڵەتی ساکس بیکۆ خۆ دەسەڵاتی یەکێتی پارتی نەتیجەی ساکس بیکۆنی ئەوە لە عێراق و لە کوردستانە هەیە چییە ئەمڕۆ مەشروعیت بۆ دەسەڵاتی پارتی لە هەولێرە بەڕەسمی ئەناسێت دەسەڵاتێکی جەردە تاڵانکار هیچ پەیوەندیەکی بە هیچ بەرژەوەندیەکی ئەو کۆمەلگایەوە نییە و تەنها ئەم دەسەڵاتە لەسەر ئەساسی ناسنامە ئیتنیکیەکەی دەتوانێت خۆی دروستکات و خۆی دووبارە بەرهەم بێنێتەوە دەسەڵاتی یەکێتیش بە هەمەشت وایە لەبەرەوە باسەکە بە بڕای من لەوە قوڵترەکە بە تەنها مۆزوعەکە مۆزوعی تەدەخولێکی ئیمپریالیستی یاخود سەرمایەداری جیهانی بێ لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە باسەکە ئەوەیە دیاردەیەکی دیاریکراوە کە ئێمە لە خۆرهەڵاتی ناوەڕاستایی بینین توانین بە جوور شێوە تەفسیریکەن بە شێوەیەک بڵێ لەمە نەتیجەی پیلان و نەخشەی دەوڵەتە کۆنەپەرستەکان و دەوڵەتە ئیمپریالیستەکانی دنیاە ئەوان هاتوون ئەیانێدا بەشیکن بەپێی بەرژەوەند و قازانجی خوان شتێکی تر ئەوەیە کە شتێک لە ناو ئەم کۆمەلگایانە لە دروستبوون و پێگەیشتن و بڵێن تەفاعولایە کە شتێکی ناوخۆی ناو ئەم کۆمەلگایانەیە و ئەم دیاردەیە نەتیجە بەروبوومی ئەمەیە نەتیجە و بەروبوومی قەیرانێکی گەورەی سیاسی چینی باڵادەستی کۆمەلگاکانە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە و ئەمە لەبەر ئەوەی وایە مەترسیدارترە خەتەرناکترە بەرحاڵ ئیسرائیل لە پەلامارەدا واکەوانە سەرنجام ممکنە لە جێگایەکە ئیسرائیل بە فشارێکی نێودەوڵەتی بە ئاڵوگۆڕێکە لە ناو ئەمریکایە ڕوئەدا بە گوشارێکە لەسەر تاسەری دنیا لەلایەن هێزی ئازادی خواز و ئینسان دۆست و ئەمانەوە بۆی دێ لە جێگەی خوا دابرێتەوە یاخودم دەسەڵاتی نەتەنیاهۆ بڕوا دەسەڵاتێکی تر بێ ئاڵوگۆڕێک لە ناو ئیسرائیلدا پێک بێ بەڵام ئەمە چەند ئاسانە ئەوەی تریان زۆر سەختتر و زەحمەتترە ئێمە کێشەیەکی گەورەمان لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا هەیە چینی باڵادەست مەشروعەتی لەدەستداوە ئەو نوێنەرایەتیکردنی کۆمەلگایانەوەکو ئەوەی کە لە پێشووترا بووە ئەمانەی لەدەستداوە ئێستا تەنها ئەتوانێت لەسەر زیندووکردنەوەی هەویەتی عەشیرەتی ئیتنیکی قەومی و دواکەوتوترین و کۆنەپەرسترانترین ناسنامەکان خۆی دووبارە بەرهەم بێنێتەوە دروستکاتەوە ئەمە خەتەری گەورەی ئەم دۆخەیە کە سووریا نمونەیەکێتی بەڕاستی عێراقیشی جاران هەرانە و لوبنانی زەکردنی فڵانە وڵات و ئەوانە لوبنان بوو بە مۆدێلێک بۆ بێسوباتی ئەوانە ئێستا سووریا هەر لوبنانە عێراق هەر لوبنانە یەمەن هەر لوبنانە ئێران بەرەو ئەوە چێ بێ بە لوبنان بە بڕوای من ئەوە تورکیاش هەتانە تەنانەت تورکیاش لە بەردەمی هەڕەشەی ئەم دۆخەیەوە ئەمە هەلومەرجێکی نوێی بۆ کار و هەڵسوڕان و چالاشی کۆمونیستەکان و چەپ و ئازادی خوازەکانی ئەم ناوچەیە پێکێناوە کە لێکدانەوەی زۆر زەرورە بۆ دیاریکردنی استراتیجی هاتووە من قسە بکەم چۆنە تاوجەی بە خۆرهەڵاتی ناوەڕاست بگەڕێتەوە با من بگەڕەمە سەرەوە مەسەلە دوو کێشەی پێشەوەی دەخاڵەتی ئەمپریالیستی بووە نەبووە هەرچیەک کاڵتر لە نەجێ دەخاڵەتی ئەوانش ئەوە تەشتیری پێیاکرد دوو کێشەی ئەسڵی هەیە یەکیان کێشەی ئیتفاقەنەوەیە چینایەتیە کێشەی ئەوەی من پێڵێم لەلایەکۆ فەقر و بێدەرەتانیەکی عەزیمی بە ملیۆن هاو لەوانەیە ئەسەر لە میلیاردیش بدا ڕاستێکی من نازانم کۆی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئایا گەیشتێتە 1 میلیارد ئینسان هەموو وڵاتەکانی تیا زندگی تیا بکەن چی نەزانینەوە نزیک 1.5 میلیارد نفوزی هەیە و خەڵکی تیا نەگەیشتوە بەڵام نزیکی کردوێتەوە منزومەیە تۆ لە خۆرهەڵاتی ناوەڕاستە لە 120 ساڵی ڕابردوو کە سەرمایەداری ڕووی کردوێتە ئەم منتەقەیە بە هەر شێوەیەک چۆتە پێشەی عاقبەت لە تەرەفێکە تۆ فەقیری و هەژاریەکی لە ڕادە بەدەر هەیە و سەروەت و سامانێکیش کە لە دەست ئیدەیەکی زۆر کەم لە وڵاتە عەرەبیەکان لە دەست شێخەکانە و شانشینەکانە و ئەوەدایە
لە وڵاتێکی وەک گێران ئەوە جمهوری ئیسلامی دوای ڕژیمی شا دەستی بەسەرا گرتووە لە سووریە تا دوێنێ بوو بە حافظ ئەسەد و بەشار ئەسەد و عدەیەکی کەم بەدەست و پەیوەندەکانیان پێشووتر لە عێراق بە ئەوە بەڵێ مەزومە بابگەڕێنەوە سەر جێگای جەماوەتیە ئەمە کێشەی قوڵ و قەڵەشتی قوڵی خۆرهەڵاتی ناوەڕاستە کامە لە ئەوروپا نابینی لە ئەفریقای بینی حتمما نازانم لە سوزانم وڵاتانی ئەمریکای لاتین قەدیمتر ئەوانش بە دەرەجێ وابوون بەڵام بەو شدەتی ئێستای من پێما بێ خۆرهەڵاتی ناوەڕاست ئەم کێشە و ئەم برینە ئەم قاڵشتە قوڵە ئەمە بەشی زۆری کێشەکان لێرەوە سەر چاواگرن بەڵام پەردەپۆشیە کرێ لەژێر ناوی ناسیۆنالیزما کراوە لە نێژان ناوی دەوڵەت میلەتە کراوە لەژێر ناوی حتا مەسەبا کراوە مەسەلەن منێک کە تەجروبەی 46 ساڵی ڕابردووی ئێرانم هەیە ئەبینم ئەم فەقر و هەژاری و قەڵشتی چینایەتە لەژێر نێوی حکوومەتێکی ئیسلامی هەیە بە ئیسلام و بە ئومەت خەریکە دایە پۆشێ کولی کێشە ئەساسەکەن لە بەرابەریشدا ئۆپۆزیسیۆنی بۆرژوایی و ڕاست و پرۆغەبریت بێ بە ئێران و ئێران و ئێران بوون و تەواویەتی ئەرزی وانەیە بێ پەردەپۆشی بکە ئەڵبەتە خۆشبەختانە لە ئێرانە و لە کوردستانی ئێرانە ڕوتی چەپ و سۆسیالیستیش بووە هەمیشە دایم حەولی داوە ئەو کێشە بنەڕەتیانەی کۆمەلگا بەرجەستەکاتەوە بڵێ ئەمە مەسەلەکەن و ئەمانە جوابێ با من بگەرەمەوە سەر ئەو قسە بەڵێ من مەسەلەمەوە نییە گویا ڕوتی ڕووداوەکان لە سایکسپیکۆوە تا ئێستا لە خۆرەڵاتی ناوەڕاستە بە قەولەتەوە بنیادەمەکان هەردا شەهارە بوون نا ئەوە نەبووە اتفاقاً دێمەوە کێشەیەک قورسی دیکەژی تر لە دروستبوونی دەوڵەتی ئیسرائیلەوە لە 1940 وەڕانەوە بەرەو 80 ساڵە چێ عقبە دەمەش بۆتە برینێکی قوڵ لە جەستەی نەک تەنیا کێشەی بینی ئیسرائیل فەلەستینیەکان بۆتە کێشەی گەورەی خۆرهەڵاتی ناوەڕاست و تا ئەم دوو کێشە گەورە لە نەهایەتەن جوابی دروست و حسابی وەرنەگرێتەوە ئەم منتەقەیە ڕووی ئارامش بە خۆیان هەر نابینێ ئەوە بابگرن بەڵام هەر لە پێناوەدا من قسەکەم ئەوە بوو ئەگەر منزور بێ لە سایکسپیکۆکەن عقبەت ئەو وەختە شەڕی جیهانیەوەڵێ بوو نەزمی جیهانیان دووبارە بە قەولی ئەمڕۆژانە باسێکرێت دیزاین کردەوە دوای ئەوە شەڕی جیهانی دووەم بووە و دوو بلۆک دروست بوو عقبەت خۆراکی ناوەڕاست جێگای کێشمەکێشی ساڵهای ساڵ بە چەندین دەیە کێشەی بینی سۆڤیەت بلوکەی ئەمریکا و غەرب بووە و دەوڵەتەکانیش هە لە نێوەوە خۆیان جێگرتەوە ئەو وەختەش لە سایکسپیکۆوە گرتوێتی لە دەورەی دوو بلۆکەوە گرتوێتی ئەوەڵین کارێک لەم دەوڵەتانەی کە لەوێ شکڵیان گرتووە لەم منتەقەیە تا دەوڵەتی سووریە بووە دەوڵەتی لوبنان بووە دەوڵەتی عێراق بووە خۆیان جیابەوە لە ئیمپراتۆری عوسمانی بوون هەموو ئەمانە لەسەرەوە لەسەر ئەساسی زەوتبوونی ئیرادەی جەماوەر بووە بەڵێ بەشێک ناسیۆنالیزمی عەرەبی ڕێکەوتووە مەسەلەن دەوڵەتی سووریە بەشێک بەرهەمی ئەو بوو خۆ من ئەوە من تۆ ئەوە باش زانین لە عێراقا ناسیۆنالیزمی عێراقیان پەرە پێداوە و کە زاهرەن بڵێن ئێمە یەک پەیکەیرین و دەوڵەتێکی هەمووی بۆچی اتفاقاً بۆ عاملیت ئایا جەماوە لەمەدا عاملیەتی نەبووە بە عاملیەتی بووە بەداخەوە بەشی زۆری کۆمەڵانی خەڵک عاقبەتەوە دوای ئەم ئیدۆلۆژی و سیاست و جەهانبینی و تەرح و پلاتفۆرمەی یا ناسیۆنالیستەکان کەوتون یا جەریاناتی مەسەبی کەوتون لە بەعزەجەیەک جەریاناتی ئەوەی ئێمە پێڵێن شبهە سۆسیالیستی عەرەبی یا غەیرە عەرەبی وجودی بووە ئەمانەش بوون هەموو ئەمانە عاقبەت لە پێناو گەشەی لە 100 ساڵی ڕابردوو عاقبەت بەحزەوە بووە بێ سەرمایە جیهانی گەشە بکە لە خۆرهەڵاتی ناوەڕاست کردوشێتی هیچ کوێی ئەم وڵاتانە نەماوەڵان سەرمایەداری تا تەسبیت نەبوو بێ تا بەرهەم نەهات بێ ئێستاش تا بەرهەم نەیە بە هەموو ڕێگرێک بەوجودەتەوە بەڵام ئەوەختە ڕووبنا سیاسیەکانی کە هەم لە ناوخۆ عاملیەتیان بۆ دروست کرد هەم لە دەرەوە لە منەپرسی زلهێزەکان بریتانیا فەڕەنسا دواتریش سۆڤیەت دواتر بلوکی غەرب دروستیان کرد عاقبەت چه عاملیەتی داخڵیشیان بەکار گرتووە لە پێناو ئەو ئیدۆلۆژی و سیاسەتە یا ناسیۆنالیستی و بەعزەن مەسەبی لە ئێرانە بوو بە ئیسلامی و مەسەبی بۆچی اتفاقاً بۆ ئەوەی پێڵێن گەڕانی سەرمایە تەسبیتبوونی سەرمایە
تأمینبوونی منافعی اقتصادی و سیاسی هەم ئەمپریالیستەکان و هەم سەرمایهداری سەر بە ئەمپریالیستەکان لە خودی ئەو وڵاتانەیە جێگیر بکەن. ئەمە لەو بابەتە بووە. ئەلان ئەو نەزمە تێک چووە. بەحەز ئەوەیە لە ئاستی جەهانیان من و تۆ باشە وازانین ئەو نەزمە تێک چووە، ئەو نەزمە جەهانیە تێک چووە و قرارە ئەو نەزمە جەهانیە دووبارە عینەن لە پێناوی بەدەستهێنانی زیاتری سەرمایە کەڵەکەکردنی جا ئەم یا ئەو بلوک ئەم قدرەت یا ئەو قدرەتی کاپیتالیستی چین بە شێوەی خۆی ئامریکاوە کە بە تایبەت بە لەحاظی ئابوووریەوە هەموو کەزەڵێت ڕوبەڕووی سەرە و لێژی هاتووە لە ڕقابەت لەگەڵ چینە بۆ ڕاگررتنی خۆی ڕاگررتنی زلهێزی خۆی ڕابرگرتنی بەرژەوەندەی اقتصادەکانی خۆی بە تایبەت ئەڵان ترامپێک لە سەرکارم من و تۆ هەموو کە دەزانێ قسەی ئەوەڵ و ئاخرەکەتێکی معاملەیە پوڵە سەروەتە اقتصادە ئەگەر کێشەشەکە ئەگەر دێ حتا دەخاڵەتی نظامیش لە خۆرهەڵاتی ناوەڕاست و حتا دێ گورزی نظامی لە جمهوری ئیسلامیش ئاوشێنێ ئەوێ ڕێگا خۆشکا بۆ ئەوەی عاقبەت سەرمایەی ئەمپریالیستی ئەمریکا ڕووکاتەوە هەرە و کۆمەلگای ئێرانە لە ئایندەیە لەژێر چینی ئەوە بێ جام نەڵم ئەم کێشمەکەشی ئەم بەرژەوەندیانە هەن بەڵێ کۆمەڵانی خەڵکیش لایەکۆ بێ ئیرادە کراون لە پێناو قازانج و بەرژەوەندی خۆیانە تۆ لە هیچێک لە وڵاتانەدا نەماندی عاقبەت لە ماوەی 56 ساڵی ڕابردووە دەسەڵاتێکی سیاسی بێتە سەرکار کە هەر ئەو کۆمەڵانی خەڵکەی کە بە مەزاهرە بە تەزاهورات بە حرەکەت لە پشتەری ئەم جمهوری ئیسلامی بەشێکی واقعیەتەکەی گوادۆلۆپ و قدرەت ئەمپریالیستەکان هێنانە سەرکرد بابەت توانی عاقبەت بە دەرەجەیەک بە زەبری نفوزی مەسەبی لە نێو کۆمەڵگادا کۆمەڵانی خەڵک بینێتە خیابان لە پشت سەری خۆی بۆ داسەپاندنی دەسەڵاتی خۆی بەداخەوە ئەو کۆمەڵانی خەڵکە ئەو کرێکار و زەحمەت کێشە لە ئێران یا لە سووریا مەگە سووریە 2011 جەماوەر نهاتنە مەیدان لە منە پرسی ئەگەر لە ماوەی 12 ساڵی ڕابردووە تەمەشای تەنیا گۆشەیەکی درەوشاوەی ڕووداوەکانی سووریا بکەی هەرو دە 15 ڕۆژەی ئەوەڵی بوو دە 15 ڕۆژی ئەوە لە دەرئاوە گرتوێتی تا دمشق هاتنە مەیدان جەماوەر هاتنە مەیدان لە دژی بەشار ئەسەد لە دژی و ئیستبدادا ئەو وەختە مەسەلەیان لە پێشە مافی دروزیەکان و مافی ئەلەویەکان و مافی بابا ئەو وەختە لە دژی ئیستبدات هاتبوون لە دژی زوڵم هاتبوون بۆ لە منە پرسی ئازادیات بوون بۆ خۆشبەختیات بوون بۆ ڕەفاهات بوون بەڵام دواتر معلومە مەهەندسی کراوە علەوی بەرجەستا بێتەوە دروزی بەرجەستا بێتەوە ئێتنیکی ئەم و ئێتنیکی ئەو مەسەبی ئەم و مەسەبی ئەو گەورا بێتەوە بەڵێ کۆمەڵانی خەڵک ئامەلیەتیان هەیە بەڵام تا ئێستا لە ژێر تەسیری ڕەوتە کۆنەپەرستانەکانن لێرەوەی اتفاقن قسەی ئێمەی چەپ و کۆمونیست لەو کۆمەلگایە لەو خاوەرمیانەیاڵین ئیتر بەسە عاقبەت کۆمەڵانی خەڵک ببن بە هێزی کاریگەر هێزی عامل هێزی فعالی بۆ چوون سیاست ڕەوشتێک قازانج و بەرژەوەندی خۆتان بپارێزێ ئەگەر بەدەستی ئەمریکا و ئیسرائیل بێ ئەوان خۆرهەڵاتی ناوەڕاستێکیانەوێ هەموو جێیەک وەک ئێستای عێراقی لێبێ هەموو جێیەک وەک ئێستای لوبنانی لێبێ دەوڵەتی مەرکەزی زەعیف شەڕی ئیتنیکی و مەسەبی هەمیشە و زایم چاو لە دەستی دەخاڵەتی ئەمریکا و ئیسرائیل بن ئەمانی کۆمپانیەکانیان بێ بە ئیشتیای خۆیان تجارەت بکەن اقتصاد بکەن پوڵ بەیەکەوە برێن بە نەزەرم خۆرهەڵاتی ناوەڕاستێکی مداوەمەن نائەمن بە تۆ تەمەشاکە هەرم تەجربەیە ئەمریکایە کە زاهرەن چووە لە عێراقا پایگای دانەوە لاکو قەراردادی اقتصادی و تجاری خۆی لەگەڵ دەوڵەتی مەرکەزی عێراقەیە لەو لاشەوە بەجیا لەگەڵ دەوڵەتی فدرالی بە قەولی خۆیان کوردستان بڕیارەداکەن نەوتی کوردستان بە ڕێگەی خۆی ڕەوتێک کە ئەچێتە پێشەوە یەک بێ ئیرادەبوونی گەورەی جەماوەری تایە و ئەگەرمانوێ ئەم ڕەوتە قەڵب بێتەوە ئەگەر بگۆڕدرێ لەسەر دەستی دەخاڵەتی ئەمریکا ئیسرائیل و ئەم هێزە کۆنە پەرستە ئێتنیکی مەسەبیانە ئەو هێزی جەماوەرە بێتە مەیدان ڕووداوەکان بگۆڕێ
زای چۆنە جێگەی سەرنجە داوان هەر ڕەحمانسە باسی ئەمەت کردتر ئەم ڕۆژانەکە بڵێن حکوومەتی جۆلانی بەم جۆرەی لێ هاتووە تقریبا مەشروعەتی لە دەست داوە بە جۆرە لە جۆرەکان ئەو مەشروعەتی کە ئەمریکای ویست پێی بداوە ئەوانە لە نەتیجەی ئەم ڕووداوانە کاریگەری زۆر گەورەی بەرکەوتووە و تقریبا خەریکە وردە وردە داخورێ تەنانەت ئەو بڵێن نێردەرەی ئەمریکا باراک بۆ ناوچەکە ئەویش خەریکە زۆر بە کە زۆر پشتیوانێکی گەورەی جۆلانی بوو وەر بە دەوڵەتی ڕسمی سووریا ئێزانی ئەوانە خەریکەویش لاجەیە گۆڕێکە ئینزاری دەوڵەتی سووریاکە ئەوانە ئاڵگۆڕی زۆری بڵین تونتریش بەڕێوێ بەڵام لەم بینەیە هەر ئەم هەفتەی ڕابردوو سعودیە ئیجازەی دروستکردنی بینایەکی 36 قاتی لە ناو جەرگەی شاری دیمەشقا وەرگرت بینایەکی 36 قاتی یەکەمین بینایەکە بەم بەرزیە بورجێکی گەورەیە بورجی ناویشیان لێنا بورجی شتێک بوو بەڕاستی ناوکەی بیرنایەتەوە ئێستا قەولی بورجێکیان پێداوە یان دروستکردنی بورجێکی گەورە لە ناو شاری دیمەشقا کە 36 قاتە ینی ئەمە ئیتر ئەم هینەت لە پاڵای بینی کە چۆنچۆنی ئەم دۆخە خەریکە بەرەو یەکترازان ئەچێ بەرەو هەڵۆشان ئەچێ لەو لاشەوە چۆنچۆنی سەرمایەکان هەوڵەدەن سوود لە دۆخی ناجێگیری سووریا وەربگرن بۆی کەوا بڵێن وە بەرهێنانی تیاکەندی ئەمتیازەکە بە سعودیە دراوە ئەمتیازێکی زۆرە عەرزەکەی بەلاش پێدراوە و فرسەتی پێدراوە کە ئەم کارە لە دیمەشقا بکە لای چۆنە ئەو ڕەحمان من باسەکە ئەو دوو تێگەیشتنە لەسەر دۆخەکە ئەوەی کە تۆ عاملیت بۆ کۆمەلگاکانی ئەم ناوچەیە قایلبی ئەوە قایلبی کە فاکتەرە ئەسڵەکانی جوڵاندنی ئەم دۆخە نالەبارە ئەم دۆخە شێویە وە جێژاوە سیاسیە گەورەیە عەواملێکی داخلی ئەم ناوچەیە بە تەنها من ناڵێم ئەوە بە هەرگیزا و هەرگیز نابێ ڕۆڵی دەوڵەتە سەرمایەداری و ئیمپریالیستیە گەورەکانی دنیا فەرامۆش کرێت کەسی ئەم کارە بکە کارێکی نادروستەکە بەڵام ئەوەی کە ئەمە بەر نەزەری ئەتیبار وەرگری کە ئەمە فاکتەرێکی ئەساسیە ئەمە یەکە دەستی ئێمە ئاکاتەوە کە بەرحاڵ بتوانین کاریگەریەک دابنێن لەسەرەوەی دۆخەکە بە ئاراستەیان نەڕوا چونکە ئەگەر فاکتەرەکانی ئاڵوگۆڕ لە ناوچەکەیە بوونی هەیە ئەو دەم هێزە پێشکەوت و خوازەکانیش دەتوانن فاکتەرێکی ئاڵوگۆڕ بن ئەگەر فاکتەرەکانی ئاڵوگۆڕ تەنها فاکتەری دەرەچین ئەو وەختە هەر کەسێکەڵێ با بڕوا ئەمانە بچنە دەرەوە بێ پشتیوانی لێ بکەین هەرەو تەسویرەی کە هەر شتێک لە دژی ئیمپریالیزم و ئەمریکا بێ ئەبێ لە پشتیەوە بۆستن مەبەستم ئەم دوو تێگەیشتنە ئەمانگەێنە بە دوو نەتایجی جیاواز دوو میتۆدی جیاواز لە مامەڵەکردنی دۆخەکە بەڵام ئەگەر وایە ئەگەر فاکتەرەکانی بەدیهاتنی ئەم دۆخە نالەبارە و ئەم ژێژاوە سیاسیە مەسائلێکی ناوکۆی و ناوخۆیی ئەم ناوچانەیە و ئەم دەوڵەتانەیە ئەو دەم تێگەیشتنی ئەم دۆخە ئەبێ بەرەو ئەومان بەرێ کە باسەکە تەنها بە ئایدۆلۆژیا و بە بڵاوکردنەوەی بیر و بۆچوون و ئەوانە معالەجە ناکرێت ئێمە ئەوەی کە هەلومەرجی بابەتی بۆ ئێمە پێک دێنێ بە تەنها وجودی بڵێن اقتصاد و سیاست و چینەکان و ئەوانە نیە هەلومەرجی بابەتیە کە ئێمە مامەڵی لەگەڵاکەین تەنانەت تەسەڕوفاتی دوژمنە تەبەقاتەکانیش منە ناوچەکە ئەو ئینە زۆر دقیق و دروست بوو کە باست کرد خۆرهڵاتێکی ناوەڕاستی دەوڵەمەند بەم هەموو سەروەت و سامانە دەوڵەمەند بەم هەموو بڵێن توانە کولتوری و ئینسانیە کە لەم ناوچەیە هەیە دەوڵەمەند بەم هەموو چوزانم ئاو زەوی و بۆ زراعەت و ئەمانە کە تقریبەن لە هیچ شتێکی کەمی نییە خۆرهڵاتی ناوەڕاست بگرە لە هەموو شتێک زیادی هەیە بەڵام لە هەمان کاتە هەژاریەکە لەم ناوچەیە هەیە بوسێکە لەم ناوچەیە هەیە داماویەکە لەم ناوچەیە هەیە تقریبەن لە دنیای بێوێنەیە ئەم دوو هاوکێشە دژ بەیەکە بەبێ ئایدۆلۆژیایە کە ئینسانەکان لەسەر ئەساسی موقعێتی چینایەتیانەوە دابش بکاوە چۆنێک جۆرێک سیستەمی کاست دووبارە بەرهەمێنێتەوە کاست لە هندستانە ئاوایە کاڵێ مەجموعەیەک ئەشراف هەن کە ئەمانە ئەشرافی کۆمەلگان و ئەوانە اینجا لە دوای ئەوانەوە مەسەلەن مەجموعەیەکی تر هەن کەمتر شەریفن دوای ئەوانە مەجموعەیەکی تر هەن لە خوارەوە اینجا تا دێتە ئەوەی مەجموعەیەک خەڵک هەن بە مەلاین بە 100 ملیۆنن پێم وابێت لە هندستانە
کە گڵاوەتەوەقیان لەگەڵا بکە ئێمە دیانەتێکە و ئەمە ئایدۆلۆژیاکە کە حکومەکە لە هیندستان یعنی گڵاوەتەوەقیان لەگەڵا بکە کە تەوقیان لەگەڵاکەی بچی دەست بشۆی ئەمە ئەوتینێ ئەم جۆرە سیستەمە خەریکە لە خۆرهەڵاتی ناوەڕاستی شەپەتی وە بۆ ئەمە تۆ پێویست بەو ئیسلامە سیاسیە کە هەیە یعنی چینی باڵادەست بۆ دەستی بردۆ بۆ ئیسلامی سیاسی بۆ تەپریرکردنی ئەم نالەباری و ئەم ناڕەوەیەکە لەم ناوچەیە قەتەر ئەم هەموو پارەیە بۆ سرفەکە ئیمارات بۆ لە پشت هەموو کۆنەپەرستیەکەوەی و لە پشت هەموو دواکەوتویەکەوەیە مەسەلا عەلی قەراقی چیەکە لە ئیمارات کە بەحساب ئیخوان موسلیمینە و بڵێن ئیماراتیش ڕقی لە ئیخوان موسلیمینە ئەمانە ئەم معادلاتانە چۆن چۆنیەک لە سعودیە بۆ ئەم هەموو پارەیە سەرفەکە باسەکە لەسەرەوەیە بە دەوڵەتی وامان هەیە لە خەلیجا کە هیچ پرۆلیتاریایەک هاوڵاتی نییە یعنی ئەو کۆمەلگایە بە جۆرێک تەنزیم کراوە کە چینی کارگەرتیایە هاوڵاتی نییە حەقی هاوڵاتی بوون و وڵاتەنەی نییە ئەوەی هاوڵاتیە سەرمایەدارە بۆژوازیە بەشێکە لە چینی باڵادەست هەر کەسێک لەوێ ئیشەکە ئەوانە بەشێکە لە ئەوانەی کە هاوڵاتی نین ئەم سیستەمە تەبیرکردنەوەی پێویستی بەم ئایدۆلۆژیا هەیە و پێویستی بە دووبارەکردنەوە و ژیاندنەوەی ئەم هینە هەیە و ئەم دۆخە کە بۆ ئێمە دروست بووە ئەمە دۆخێکی بابەتیە نەخشەکانی ئێمە ئەوەی کە کۆمونیستەکان و چەپ و ئازادی خوازەکانیان لەم دۆخەیە ڕزگاریان بێتوانە سیاسەتێکە دایە ڕێژن ئەبێ ئەمە بە نەزەری ئەتیبار وەربگرێت کامە دیاردەیەکی تاری و هاتوو تازە هاتوو مەسەلەن زوو تێپەڕ نییە ئەمە دیاردەیەکە هاتووە لێرەیە بمێنێتەوە ئێمە چۆن چۆنی ئەتوانین لەگەڵ ئەم دنەدانی بڵێن گیانی نەتەوەی و قەومی و تائیفی و عەشیرەیە بەرەو ڕووبینەوە و سیاسەتێکی محکەم دابڕێژینەوەنە کە بتوانین تێکی بشێنین باسەکان لەسەرەوە نییە ئێمە چاوە نوکەین و چاوەکەینەوە دۆخی ئابووری بۆ خۆی ئەم ناسنامانە وەلا ئەنێت و ناسنامەی مۆدێرنیزمێنە ئەوەی کە سەرمایهداری و مۆدێرنیزم بەیەکەوە ئەبەستێتویان کا بەجمشێکە وەکو یەکدێن یا دیموکراسی و ئازادی و نوێنەرایەتیکردنی خەڵک لە مؤسساتەکانی دەوڵەتە ئاکا بە بەشێک لە سەرمایهداری و ئەمانە بەیەکەوە بینێ بە بڕای من دیدێکی نادروستە سەرمایهداری ئەتوانێت بەو ئەندازەیە کە یاسای جەنگەڵ چۆنە ئاوا وەحشی گەرانە بێ و ئەتوانێت ئەم سیستەمەی کە ئێستا خەریکە چەکەراکە لەم ناوچەیە باشترین هەلوبەرجەوە بۆ پێگەیشتنی سەرمایهداری و بەرهەمهاتنەوەی سیستەمی سەرمایهداری لە ناوچەکەیە و قازانجکۆکردنەوەی دەوڵەمەندەکان هیچ کێشەیەکی لەوەیان نییە بەم دەلیلەوە بەم معنایە ئەم دیاردەیە نەهاتوە تێپەڕێ ئەم دیاردەیە هاتووە بمێنێتەوە و کۆمونیستەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی پێویستیان بەوە هەیە جگە لە تاکیدکردنەوە لەسەر پرینسیپە ئەساسیەکانیان کە چینی کارگەری هەموو ئەم ناوچەیە یەک بەرژەوەندی هەیە یەکترینیە بەڵام پێویستمان بەوەیە مامەڵەی ئەم سیاسەتانە مامەڵەیەکی سیاسیانە بکەین نەک تەنها ئایدۆلۆژیان و فکریان نەک تەنها بە شێوازی تەرویجکردنی بیر و بۆچوون و ئینسان دۆستی ئەوانە پێویستەکە ئەو هاوکاریە چینایەتێکە لە بینی چینی کارگەر و زەحمەتکێشی ئەم ناوچەیە وەڵامی دقیقی بەوە هەبێ سەبارەت بە سیستەمی نەتەوەیی لەسەر خەڵکی کوردستان ئەڵێ چی سەبارەت بە سیستەمی دینی ئەڵێ چی سەبارەت بە سیستەمی تائیفی ئەڵێ چی چۆن چۆنی دام و دەستگاکانی ئەم کۆمەڵگانی کە خەریکن هەموو دەوڵەتەکانن بۆ بە دەوڵەتی فاشل ڕێک ئەخرێتەوە لەسەر چ بنەمایەک و چۆن چۆنی ئەم پرۆسێ بێتە پێشەوە ئەمانە کۆمەڵێک پرسیارن کە بۆی مە مەطرح بوون و ئەگەر نەتوانین لە ئاسی خۆرهەڵاتی ناوەڕاستە وەڵامی بدەینەوە بە بڕای من ئەمە قەناعەتی شخصی منە نە لە ئێران ناتوانین کارێ بکەین نە لە تورکیا ناتوانین کارێ بکەین نە لە عێراق و کوردستان و سووریایە هیچ کارێکمان بۆ کرێ ئەم پرسیارانە پرسی ئەساسین و پێویستی بە پرۆژەی ئەساسی هەیە لە تەواوی خۆرهەڵاتی ناوەڕاستە پێویستی بە هاتنەمەیدانی هێزێکێ لە خۆرهەڵاتی ناوەڕاستە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەمانە و بەم ئەندازەیە کە ئەمە ئەتوانێمەی سەروێت و ئەنجام بگرێ بۆ ئەندازەیە ئەمە توانین دەسەرکەوتنی کۆمونیستەکان و چەپەکان لە هەر وڵاتی دڵنیابی نەبێتەوە. من بە ئاوا بڵم هەڕشتمە بە تایبەت بەشی کۆتایی بەرنامەکەمانە بارها بەشی کۆتایی بەرنامەکەی بە قسەکانی تۆ تەواوین ئەم بەشە هەلومەرجانەی باسمان کرد و لێکدانەوەکان وانە دووبارە بینەوە سەرەوەی هێزی جەماوەر ئەوەی هێزی ئاڵ و گۆڕ پێکەنەر بێ کە ئەم ڕەوتە کۆنەپەرستی لە کولی خۆرهەڵاتی ناوەڕاست و ئێستاش لە سووریە هەیە چۆن بگۆڕێ جارێکی دیکە هەر بینەوە
چۆن ئیرادەی کرێکار و جەماوەر لەم کۆمەلگانە ڕێک بخرێ سازمان بدرێ ببێ بەو ئالتەرناتیڤە ببێ بەو قودرەتە دروست بە پێچەوانەی ئەم ڕەوتە کۆنەپەرستی زاڵ بێتە مەیدان جامە منیش پێم وابێ ئەمە هاوشێوەی بۆ چوون سیاست کارێکی ئەگەر منزورەتەوەیە گژ منتەقەی حتمما پێویستە بەڵام لە هەر وڵاتە و لە هەر شوێنە ژاقبەت هێزی کاری فعالەی هێزی بزوێنەری بزوتنەوەیەکی ئازادی خواست علمانی پێشکەوتو خواست دژ بە مرۆتە کۆنەپەرستیە لە هەر وڵاتە لە ئێران لە سووریا لە هەر جێبێ خۆی ڕێکخا خۆی سازمان بدە هاوپشتی حتمما منتەقەی و حتمما جەهانیشی پێویستە ئێمە وەکو بەرەی چاپ ئازادی خواست سۆسیالیست چەند لەم ئەوەڵین مەسەلە ئەوەیە لێکدانەوەیەکی دروستمان بۆ ئەوزاعەکە بێ لێکدانەیەکی درۆم توان بێ ئێمە هەمان لانیکە من و تۆیەکە لێ ڕخسە ئێمە ئاڵێن ئەمە ئەوزاعی گشتی جیهانیەکەیە کاردانەوەی لە خۆرەڵاتی ناوەڕاستە نەقشی هێزە ئێتنیکی و مەسەبی و ئەوانەی خۆیان بنێوی دەوڵەتی مرکزی ئێستا هەن دەوڵەتی مرکزی عێراقا ئەلان سووریە جۆلانیە یا هەر کەسەکە لەین حاڵە بەتایبەت لەم دەورانەدا تەرحی خاوەرمیانەی تازە و نەقشی ئەمریکا و ئیسرائیل ئەبێ بەجددی وەربگیرێ ئەمان پرۆژ تەرحیان هەیە نەقشەیەکیان هەیە ئارایشدانەوەیەکیان بۆ هەیە و لە کون و قوژبنی ئەو کۆمەلگایە تەسیردانێ و بەنظرم ئەشی بنە پێشەوە ئەلئان جارە بێڕقیبن هەتا ئێستای 22 مانگ لە شەڕ و پاکتاوکردنی ئینسانی لە غەزە گوزەراوە نە رووسیا کارێکی جددی پێکراوە نە چین کارێکی پێ جددی پێکراوە بەرابەر بەم ملهۆڕیەی ئەمریکا و ئیسرائیلوانە بیکە لێرەدا قسەوەیە چۆن جەماوەر بێتەوە مەیدان چۆن بۆی هەڵخڕێنە ئیترەوە وەزیفەی چەپ و کۆمۆنیستەکانی هەر منتەق ئێمە مەسەلەن لە ئێران ئەرک و وەزیفەیەکمان لەسەرشانە چ لە هەلومەرجێکا کە بەرەو هەلومەرجێکی شۆڕژێڕەی بڕۆین و کە بە تایبەت دوای ئاخێزی جەماوەری دوای ژینا ئەمینی هەموو پێمان وابوو بەرەو هەلومەرجێکی شۆڕەجێرانە ڕۆیشتون بەرەو هەلومەرجێکی ئازاد و خوازانە ڕۆشن جۆرێک کارکردن جۆرە سیاستکردن بۆ هێنانە مەیدانی ئەو هێز جەماوەری پێویستاوە ئەلئان بەو شەڕەی دایان سەپاندووە بەم فەزایی دروستیان کردووە پاشەکشەیان بەسەر ئەو کۆمەلگایەدا داسەپاندووە و ڕەوتی شۆڕژێربوونیەکە بەڕاستی پاشەکشەی خواردووە ئەلانە وردە وردە خەریکە دووبارە سەر هەڵبداتەوە بەیان بەخۆتیکەین با من لە قسەکە دوور نەکەومەوە ئەوژەوی تا جێگای حتا بە سووریە بگەڕێتەوە ئەوەی منیژەڵم نادان منزوری لەو کەلیمە بە ئیدۆلۆژیگەری نابێت بە داڕشتنی سیاسەتی پراتیکالە بێ سیاسەتی ڕۆشنە بێ ئەبێت چەپ و کۆمۆنیست و ئازادی خوازی ئەو منتەقەیە بە نەزانم بڵام عاقبەت ئەم دابشکردنی ئەم کۆمەلگایە بەسەر ئیتنیکی جۆرا و جۆر بەسەر مەسەبی جۆرا و جۆر بۆ خۆی گۆشەیەکە لە مشکلەکە بەڵام مادام دایان سەپاندووە ئەو ئێش و ئازارەی لە نێوان ئەوانەدا پێشاتوە بێ حەول دەی کەمی کەیەوە حەول دەی کێشەکە کەم کەوە با من مسالەکەی ئاوا بێنمەوە لە ماوەی 12 ساڵی پێشووە عاقبەت کوردستانی سووریا و ئەوەی ڕۆژاوایە لەوێنە تەجروبەیەکی بەدەستەوەدا خۆوە تبقی جەهانبینی سۆسیالیستی ئەمسالی من و تۆ کۆمۆنیستەکان نەچۆتە پێشەیە یا ئەوە نەبووە بەڵام بەو نسبەتەی لەوێنە دەرەجەیەک لە مافی خەڵک بەڕسمێت ناسرا دەخاڵەتی ڕاستەخۆی جەماوەر بەڕسمێت ناسرا خۆ بەڕێوەبەریەک کراوە عاقبەت بەرخوردێکی ئۆرتۆدۆکسمان پێ نەکردو کوتمانە ئەم تەجروبەیەکی مثبەتترە لە چاوەوەی لە گشت سووریا گوزەرێ و لەو مەناتقەی لە ژێردەشتی بەشارە سەد و ئێستا ژێردەشتی جەولانێدا هەر دووسێ ڕۆژ لەوە پێش ساڵح موسلم بە دروست من پشتیوانی لێ یەکەم هاکوتی ئێمە ناچینە چوارچەوەی قەراردادێ کە دەوڵەتێکی مەسەبی بنیادگەرای وەکو جەولانی ئەوانە بیانەوێ بۆ چوونیان سیاسەتیان قانونیان بەسەر ئێمە و حتا بەسەر دروزیەکانیشە دابسەپێن دەست خۆش بێ ئەوەی وا ساڵح موسلمەڵێ کولی بەرنامەکەی ئەمسالی من نییە منە کە لەو کۆمەلگایەدا بەدوای ئازادی و بەرابەریەوە بەدوایەوەم دەسەڵاتی ڕاستە و خۆی جەماوەری لە کەناڵی شوراکانەوە بەبێ قەیت و شەرت بەڕێوە بچێت لەگەڵەوەی ساڵح موسلم و ڕۆژاواڵن فەرقی هەیە بەڵام
لە هەر کوێ هەنگاوێکی کەم زەرەرتر بۆ ژیانی ڕۆژەمەڕەی کۆمەلگا لە سووریەدا ببینرێ ئەبێت تەقابلی لەگەڵ نەکەی بەڵام لە عینە حەوڵی ناتەواوە دەرنەچە من قسەم ئەوەیە ئەڵان ڕووداوەکانی سوورەوە بەرە ئەو جێگایە بە نەزەرم ئەبێ حەول بدرێ هەر هێزێک خۆی بە پێشکەوت و خواززانێ خۆی بە ئازادی خواززانێ دش بەم هەلومەرجە لە منە پرسیڵان سناریۆی ڕەشێک لانی کەم بەغێرە تکەی کوردستانی سناریۆی ڕەشێک بەسەر کۆمەلگای سووریەدا داسەپاوە ئەوە دەوڵەتی مرکزیەکە و جۆلانیە و ئاکار و کردەوەکانیانمان لە دژی عەلەویەکان دی لە دژی دروزیەکان دی ئەوە دروزیەکانە و بە پشتیوانی لە ئیسرائیل ئەوانی ژەگەربیانەوێ هەموو ئەو هێزە خێڵەکیە پیانەڵێن دەشت نشینەکانەتی لە بینیانە بن معلومە ئەوە کارە ساتە وەرمەعلومە لە چوارچێوەی سیاسەتێکا کە ئەجم لە ئیسرائیل بۆ سوورەی بەڕێوە بێ هیچ خۆشی و ئەمنیەتی ئەو کۆمەلگای ناوێت ئەوێ بڵین کۆمەڵانی خەڵک وەختی خۆی ئەوەیە چاومان بکەینەوە بە وشیاری زیاتی ئەنیەگەر هێزێکی پێشڕەو ببێ هێزێکی ئازادی خواز بێ چەپ و سۆسیالیستەکانی سووریە و کوردستانی سووریە بن بڵێن ئەوە هەلومەرجە هەلومەرجێکی نالەبار خەریکن بەسەرمانەدا پرسێنن خەریکن شەڕی ئیتنیکی و مەسلمیمان بەسەردا زەپێنن ئەبێ لەوە بگذەرین ئەبێ ئەوە بخەینە کەنارۆ خەڵکی ئەو منتەقەیەش هەر مافێکی ملیانەوێ هەر مافێکی مەسەبیانەوێ ئەبێ بۆیان بەرەسمێت بناسرێ خۆ تۆ ناتوانانی کێشەی لەگەڵکەی بەڵام نەهایەتەن لە بەرابەر دەسەڵاتی جەولانیەکانە لە بەرابەر عاقبەت دەسەڵاتی ئەم شێخەی دروزیەکانە ئەبێت تەکید لەسەرەوە بکەین هێزی ڕاستە و خۆی جەماوەرێک بێتە مەیدان کە واقعان قازانج و بەرژەوەند و مافی کۆمەڵانی خەڵک پارێزێ ئێمە ئەمەمان لە دەست دێ ئەبێ ئەمە بڵێن ئەمە بۆ تێبکۆشین لە سووریا لە ئێران لە لوبنان لە تورکیا لە هەرکوێ هێزی پێشکەوت و خواست دێتە مەیدان و بەم ئاراستە هەروە پێوەستە پەیوەندی لەگەڵ بێ پەیوەندە هاوکاری بکەن پێوەستە پشتی بکەن هەر وەکو دەوڵەتە سەرمایەداریەکان ئەیکەن بەحاڵ دەناگەر لێگەڕێنە مەوزع ئاوا بڕواتە پێشێ هێزی سیاسی هەن هێزی سیاسی هەن لە کۆمەلگای سووریەشدا لە ئێرانیشدا لە عێراقیشدا ئومێدیان بە ئەمریکا بەستووە ئومێدیان بە دەخاڵەتی ئیسرائیل بەستووە ئومێدیان بەو شەڕ و شەڕەنگاریانە بەستووە ئەمە هەمووی دژی قازانج و بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی ئەوێن من پێم وابێت لە فرسەتی ترا زیاتر قسەی لێ بکەین کە چۆن ئەم باسە باز ینی وەخت زۆر ئەکێشیانە بڵێن ئەم پرسیارانە ئاو زۆرە کێشن وەک ئەڵێن ئەتوانین هەرە بەوە ئەکتیفا بکەین بە خاتری بەرنامەکەمان من بەوە کۆتایی بێنم کە بە جۆرێک لە سووریایە تەنها ئەو هێزە تاریک و بڵێن شەڕەنجێزانە نابینرێ خەریکان کۆمەلگایە وەردەوە لە بەرەو خۆی دێتەوە من دوێنێ بینیم لە بەشێکی زۆری ناوشاری دیمەشقا دروشم بۆ پشتیوانیکردن لە دروزیەکان هەڵگیرا بوو کە ئێمە ئەو ڕووداوانەی سوێدا محکومەکەی ئیدانەیەکەین و پێمان وایە کامەیدانی مبادرەیەکە و سەرەتایەکە بۆ دەرکەوتنی ئەو هێزە لە ئاستێکی فراوانە بەرحاڵ هاوڕێ ڕەحمان بەرنامەکەمان بێ لێرە کوتایی پێوێ لە بەرەوەی کە بۆی ئاسان بێ بۆ بڵێنکردنوانە لە داهاتەوە دووبارە هاوڕێیان ئاگادار کەم ئەگەر کۆمنتێک ئەنووسن بەداخەوە ناکرێ وەڵام بدرێت و لە بەرێوەم بەرنامەی ڕاستەوخۆنیە بە ئومێدێک بتوانین لە بەرنامەکانی داهاتووترا لەسەر ئەم بابەتانە زۆرتر و زیاتر لەگەڵ یاوێ عزیز بدوێن زۆر سپاس هاوڕێ ڕەحمان و مێدەوارم هیوادارم تۆش کاتی باشت بێ کاتێکی خۆش بەڵێ ئازدان و خۆشەویستان تا یەکتر دیتنەوەیشی تر و بەرنامەی شێر هەموو ئێوەی عزیز بە شادی و کامەرانی ئەسپێرین لە هەر شوێنێکن ڕۆژتان یا شەوتان هەر بشین